سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش لە پرۆگرامێکی تازەی مەیدانی بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە. لەم پرۆگرامەدا ڕەوشی کەرتی تەندروستی لە سنووری ئیدارەی سۆران بەسەر ئەکەینەوە. بابزانین لە یەک ساڵەی دەست بەکاربوون و کردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران چی بۆ ئەو کەرتە کراوە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. لەگەڵمان بن لە پرۆگرامێکی مەیدانی. ئەمانەوێ وەکو بەرنامەی بەدواداچوون لە زاری کرمانجی لە یادی یەک ساڵەی دەست بەکاربوونی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران چی بۆ کەرتی تەندروستی کراوە لە ئیدارەی سۆران. زۆر سپاس بە قوربان بەخیر بێن. دیارە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران لە سەرەتای دەست بەکاربوونماندا هەموو ئامانجێکمان و پلانمان لەسەر ئەوە بوو کە هەموو ئەو ڕەخنەوکەم و کوڕیانەی کە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران هەیە لە کەرتی تەندروستی نانهێڵین. بە خۆشحاڵیەوە لە ماوەی ساڵی ڕابردوو کە ئەمڕۆ ساڕۆژی دەست بەکاربوونی ئێمەیە توانیمانە بە گوژمەی زیاتر لە 4 ملیار و نیو دینار دەرمان و پێداویستی پزیشکی دابین بکەین بۆ سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و بە گوژمەی زیاتر لە 2 ملیار و نیو پرۆژەمان هەبی لە زیاتر پەرەپێدانی ژێرخانی تەندروستی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. جا پێمان خۆشە ئەو مەبلەغانەی باست کردن و ئەو گرنگی پێدانی کە هەیە بۆ کەرتی تەندروستی گەر لەگەڵمان ئامادەبی بە شێوەی مەیدانی بۆ ئەوەی بینەران و بیستەرانی زاری کرمانجی بە چاوی خۆیان ئیشوکارەکانی کەرتی تەندروستی ببینن بە شێوەی مەیدانی بەسەریان. بە خۆشحاڵی و لەگەڵ جەنابتان ئامادە بوو. باشە کاک دکتۆر کامەران، لە ماوەی ئەم یەک ساڵە تا چەند هەوڵتان داوە کەرتی تەندروستی لە ئیدارەی سۆران کەم و کوڕیەکانی دەستنیشان بکەن؟ ئەمە بۆ خۆی سەرەتا لە ڕاستی هەستان چمان کرد لیژنەیەکم پێکینە لە دوومانگی یەکەمی دەست بەکاربوونمان. ئەو لیژنەیە هەموو ڕۆژێ 5 شوێنیە کردن سەردانی شوێنەکانیە کرد بە هەموو سەرجەم قەزاڵ ناحیەکانەوە. ئەو کەم و کورتیانی هەمویان دیاری کرد. ئەو جا ئەمە لە 6 مانگی یەکەم بەس پلانمان لەسەر ئەو لیژنەی دانا کە کەم و کورتەکان چنە دەرخستەمان ئامادە کرد پلانمان بۆ دانا. ئەگە سەیری ساڵی دەست بەکار و ساڵی ڕابردووشمان بکەی 6 مانگی یەکەم تۆزە کڕی پێوە دیارە ئەمە زیاتر خۆمان دامەزران خۆمان ڕێخست و خۆمان ڕێخستەوە پلانمان دانا. لە 6 مانگی دووەم ئەمە ئەگە سیر بکەی پرۆژەکانمان چالاکیەکانمان زیاتر بە دیارکەتن چونکە 6 مانگی یەکەم دەرخستە و پلان بوو 6 مانگی دووەم جێبەجێکردن بوو. بەڵام بە دیاریکراوی ساڵی دابێ ساڵی پرۆژە وردەکان دەبی ساڵی پرۆژە استراتیژیەکان دەبی پشت بەخوای گەورە. بینەرانی بەڕێز ئێستا لەم بەشەی پرۆگرام ئەگەینە بەردەم کۆگای بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران کە کۆگایەکی دەرمانە بۆی بچین بە چاوی خۆمان و بۆ ئێوەش بیبینین کە ڕەوشی دەرمان بابزانین دەو کۆگایە چۆنە و چۆن بەسەر نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان دابەش دەکرێت. کاک دکتۆر ئەمە یەکێکە لە دەستکەوتەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران کۆگای دەرمان. ئەگەر بۆ ئێمە و بینەرانی ڕوونکەیتەوە ئەم کۆگایە چۆن بوو بۆ چی لە خۆ گرت؟ ئەزانین چۆنە ئێمە وەکی باسم کرد لە بابەتی دامەزرانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران ئەمە شتێکی وامان کرد کە دیکە پێویستمان بە هەولێر نەبی. بۆی پێویستمان بە شوێنێکی گونجاو هەیە بۆی دەرمانی لێ کۆگا بکەین. ئێستا ئەمە کۆگایەکی گەورەی دەرمان و پێداویستی پزیشکیە کە هەرچی دەرمانی دەکڕینیان لە بۆ ماندێ لە بەغدا بۆ ماندێ هەموو لێرە کۆ دەکرێتەوە. مە خۆشحاڵیەوە ئێستا ئەم ئەو ساڵ
لە ساڵی 2023 بە گوژمەی نزیکەی 4.5 ملیار ئێمە دەرمانمان کڕیوە هەتاوە دەقەیە هەمووی لێرە ئەنبار کراوە لێرەش تەوزیعەکرێ بۆ سەرجەم قەزا و ناحیەکان بۆ 100 بنکەی تەندروستی و 7 نەخۆشخانەمان کە هەیتمان کە ڕۆژانە نەخۆشێکی زۆر سەردانمانەکە. کاک دکتۆر باس لە وەکو ژمارە و پارە زیاتر لە 4 ملیار دینار هەموو جۆری دەرمانە کە نەخۆش پێویستی پێێتی یا تەنها ئەو دەرمانانە کە زۆر پێویستن و کە لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان هەبێت؟ ئەزانین چۆنە ئێمە زیاتر تەرکیز و فۆکەسمان لەسەر ئەو بابەتانەیە کە ڕۆژانە هاوڵاتیانمان پێویستی پێ هەیە ڕۆژانە هاوڵاتیانمان بەکاری دێنێ ڕۆژانە هاوڵاتیان دەستە بازار دەکڕیان پێویستی پێ هەیە هەموو فۆکەسمان لەسەرەوەی ئەمە لە هەموو بابەتەکان محاولەمان کردیە 2 یان 3 ئایتمی تێدا بێت ئاین لە جاتیەوە تو بچێ نەخۆشخانەیە هیچت پێی نەدەی وەکو هاوڵاتی کەمی کەم لە 5 دەرمان 3 بدرێتێ لە نەخۆشخانە و لەسەر جەمەکە تەندروستیەکان جگەل لەوەی کاوە لە دەرمان و پێداویستی فیزیکی ماوەدی تاقیگەیشتمان زۆرە کە خەڵک ڕۆژانە سەردانمانەکە پشکینی جیاوازیان بۆ دەکەین لەسەر جەمەکە تەندروستیەکان و نەخۆشخانەکانمان. کاک دکتۆر ئەگەر ئێستا بۆ نمونە کۆمەڵێک کارتۆنی گەورە و بچووک لێرە هەیە گەر بۆ ئەوەی بینەران زیاتر بیبین ئێستا بۆ نمونە ئەم کارتۆنە بچووکە ئەگەر ئێستا بچین سەیری بکەین بۆ نمونە ئەگەر خەمڵاندنێکی بۆ بکرێ ئەکرێ باید چەند بێ ڕەنگ بێ خەڵکێک ئەو زانیاری لەسەر نەبێتن. ئەزانی چۆنە ئێمە بابەتی دەرمان و پێداویستی پزیشکی مەسەلەن بۆ نمونە ئەگە هەر یەکسەر ئەوەی وەرگین ئەوە سەرنجێکە پێداویستی پزیشکیە مەسەلەن بۆ نمونەوە دەرمان نییە بەڵام لەوانەیە ئەو کارتۆنێک کە ئێستا دەیبینی چەندی تێدایە ئەوە 100 قەتعی تێدایە ئەگە تو هەیەکی بە 10 سنت و 20 سنتی حساب بکەی بزانە 100 جاران 10 سنت و 20 سنت دەکاتە چەند ئەمە یەک کارتۆنە جا حسابکەوە کارتۆن جا ئەوە پێداویستیە ئەمە دەرمانمان هەیە بە 2 دلار بە 3 دلار هەندێک جۆری مغەزیوانەمان هەیە هەندێک جۆری ئەومان هەیە کە پێ ئەلبومین بە 60 دلار بە 70 دلاری یعنی کە نەخۆش وەرەگری زۆر جار تەقدیری ناکەکەوە کە پارەیەکی زۆرە هاوڵاتی لە بەرامبەر هیچ نادا مەسەڵەن بۆ نمونە ڕۆژێک سەردانی نەخۆشخانەیەکم کرد هاوڵاتێک هات گوتی کاکە دەرمان و پێداویستی پزیشکی کەمی هەیە سەیرم کرد لە دەستی دەرمان هەیە سەیری دەرمانەکان کرد نازانم 5 یان 6 دەرمانی بۆ نووسرا بوو 3 دەرمانی پێدرا بوو ئەوەی کە پێی درا بوو هەموم حساب کرد تقریبان بای 20 دلاری بوو ئەوەی کە پێی نەدرا بوو بای 2000 بوو یعنی نەخۆشەکە تەقدیر و هەرسەنگانی بۆ 20 دلارەکەی نەبوو بەڵام دەیگۆ 2000ەکە نییە کە ئەوە ئەمە نامان هەیە هاوڵاتیەوەی کەینەوە بڵێن کاکە تو دەبی لە هەموو دەرمانی بزانێ بەڵام دڵنیا بە ئەوەی کە حکومەت بتوانی بکە ئەو خزمەتگوزاری کە لە دەسەڵاتی بی پێشکەشی هاوڵاتیانمان نەکەین بەڵام دەبی خەڵکیش بزانی ئەو لۆد و ئەو زەختە زۆرەی فشارە زۆرەی کە هاوڵاتیانەوە ئەو سەردانکەران کە لەسەر ئێمەنە دەبێت تەقدیری ئەوەش بکەن چەند خەڵک دێ سەردانمانەکە ینی بۆ نمونە من بۆ جەنابەت باز بکەم ئەمن لە ساڵانە لە سەر جەمبنکە تەندروستیەکان و نەخۆشخانەکانی ئێمە 750,000 هەتا 1 ملیۆن سەردانکەرمان هەیە ئەمە ناڵێن نەخۆش نەخۆشمان نییە بەڵام سەردانکەر کە سەردانمانەکە ئێگە تو حساب بکەی ئەو هاوڵاتیە کە هەر جارێ سەردانمانەکە یەک دەرمان وەرگری کە دەکات چەند ئەمە خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکەکەین لە بەرامبەر ئەوەی دەزانی کە 4 ملیار و 5 ملیار پارەیەکی ئەوتۆنیە کە بۆ 1 ملیۆن سەردانکەر هەر بەش بکاتن بەڵام مێکانیزم و شێوازی کڕینی ئێمەی دەرمان و دابەشکردن و نەهێشتنی ینی لێچوون و خەساربوون و یان بە هەدەرچوونی دەرمانەکان ئەمەوەمان کردی ئەوەندە دەرمانەمان ئێستا لە کۆگای هەیە دڵنیایە دەنەبن کە تەندروستی و نەخۆشخانەکانی سنووری ئیدارەی سۆرانکەوە گرفتی کەمی دەرمانیان نابێت ئەمە هەموو جار لەوەتی وەزارەتی تەندروستی عێراقی هەتا ئەو دەقێش هەموو جار کێشەی کەمی دەرمان هەیە چونکە ئەگەر تو بێ حسابی بکەی 1 ملیۆن سەردانکەر ئەوە ئاسان نیە ئەتو هەموو دەرمانێکی پێشکەش بکەی ئێستا ئەتو بڕۆ ناو بازار بڕۆ سەردان یەک دەرمانخانە بکە هەر لەو دەرمانخانەی هەموو دەرمانێک نییە تو بیکڕی دەیوتی 2 دەرمانخانە بکەیت جا چ بگات لەوەی لە حکوومەت بەڵام ئەمە دڵنیا دەکەینەوە هاوڵاتیانمان کە ئێمە ئەوەی لە تواناماندابی درێغی ناکەین و دڵنیاشەکەینەوە کەس لە ئێمە خەمخۆرتر نییە بۆ هاوڵاتیانمان بۆی بتوانین باشتر خزمەتگوزاریان پێشکەش بکەین.
بینەرانی بەڕێز ئێستا نزیک دەبینەوە لە نەخۆشخانەی ئاشتی و دەچین بە شێوەیەکی مەیدانی بەسەری ئەبکەینەوە چونکە زۆر جار ئەکرێت تۆی هاوڵاتی گلەیت هەبوو بێ لە سیستەم و شێوازی تەندروستی لەم نەخۆشخانەیە بۆ ئەوەی بچین بە چاوی خۆمان لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران ڕەوشی نێو نەخۆشخانەی ئاشتی ببین. سلام عليك ماندينا بنبرة عزيزي سركفتي بنبرة قال لك سباز برا ممنون صرت شاو استاوا هولي پێشوازی نەخۆشخانەی ئاشتیە کە لێرە هاوڵاتیان چاوەڕێکن هەم ئامێری فێنێککرەوەی لێ هەم قەرەباڵغی دروستناوی هەم شوێنی دانیشتن هەیە هەم لە بەرامبەریشدا ئەمە کە لێرە سیستەممان دانایە هەر هاوڵاتیەک چێ زووتر هات لێرە تیکێتی خۆی ئەبڕی بلیتی خۆی ئەبڕی دەچی لە شوێنی خۆی دانیشی هەتا لە شاشەکەی یان بانگەکرێ دەچی سەردانی پزیشکە پسپۆڕەکەکە ئەمە لە کاتژمێر چەند دەست پێکات سیستەمی تۆمارکردنی ناوی نەخۆش لەو بۆ خۆی لە ساعت 8 بەیانیەوە سیستەمەکە دەکرێتەوە بەڵام قەپاتبوونی سیستەمەکەی بەندە لەسەرەوەی کە چەند نەخۆش ئەو ڕۆژە سەردانەکە مەسەلەن بۆ نمونە هەر پزیشکێک هەتا 80 بۆ 100 نەخۆش ڕۆژانە ئەبینی لەوانەیە لە ساعت 8 بۆ 9 80 هەتا 100 نەخۆش سەردانی ئەو استشاریە بکە ئەو دکتۆرە کە گەیشتە 100 ساعت 9 ساعت 10 ساعت 11 سیستەم لەو پزیشکی قەپاتە بێت بەڵام هاوڵاتیانمان زۆرجە بەغەڵەت لێمان تێگەن کە سیستەم ساعت 9 قەپاتە بی ساعت 10 قەپاتە بی بەڵام لە بەرامبەریشدا نابینن کە هاوڵاتێکی زۆر هاتیە سەردانی ئێمەی کردیە بلیتی بڕیا یعنی قەبارەی بینینی فزیشکەکە پڕ بووە لەو کاتە لەوانەیە ساعت 9 بی لەوانەیە ساعت 10 بی لەوانەیە ساعت 11 بی لەوانەیە هەندێک ڕۆژان نەخۆشکەم تا ساعتێک هەر نەخۆشان ببێت ئەو سیستەمە بۆ یەکەمین جار لە هەموو هەرێمی کوردستان لە نەخۆشخانەی ئاشتی فێرکاری سۆراندانرا ئەمە زۆر سوودی هەیە یەکێک لەوانەوەی کە سڕە بڕی نامێنی لە ناو نەخۆشە یعنی چێ زووتر هات ئەو پێشەموان دکتۆرە بینی و دەستە ژۆرێ لەلایەکی دیکە بە هەدەردانی دەرمان کەمە بیتەوە یعنی ئەو دەرمانەیە کە لە ناو کۆگاکە هەیە بزەبت ئەو دەرمانە ناو سیستەمەکەدا هەیە و پێویستە ئەو دەرمانە بدرێت بە نەخۆش و لێچوون و بە هەدەردانی دەرمانمان لە 150 خەرجی دەرمانمان کەم کردەوە لە نەخۆشخانەی دەستان خۆش بێت دکتۆر بینەرانی بەڕێز وەکەوەی لە پشتکردنی ئەو نەخۆشانە کە لە ڕێگەی ئەو سیستەمەوە لە هۆڵی پێشوازین لە نەخۆشخانەی ئاشتی دوای ئەوەی ژمارەکەیان دەخوێنرێتەوە دەچن دکتۆری تایبەتمەندەوە مەبەستیانە ئەیبین و هەروەها تا ئەو دەرمانی پێویستیان پێدرێت لەگەڵمان بمێنەوە هەر لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران دەچینە دەرمانخانە کە یەکێکە لەو شوێنانی هەندێک جار گلەی هاوڵاتیانی لەسەرە نەخۆش کاتێک دەچێڕێ دەرمانی بۆ پێویست نییە یا هەموو ئەو دەرمانانێک دەوێت دکتۆر بۆ مەنووسێت تەنها دەرمانێکی دەرمان هەیە ئەوەی کرد باسەوە پێکە لە دەرەوە بکردرێ باچین بۆ ئەوەی لە چاوی خۆمان ڕۆشی نێو دەرمانخانە بێت سلامەتی بێ ئینشاءالله عەزیزی برا سەرسەرێمە سەرچاو برا مەمنون لە خزمەتت سەرچاو برا عەزیزی کاک دکتۆر بابزانین ئەو دا و دەرمانەی نەخۆش داوای ئەکا تا چەند لێرە بەردەستە ئەوەی بەردەستە پێی ئەدرێتن ئەوەی نییە بزانین هۆکاری نەبوونەکەی بۆچی ئەگەرێت ئەزاین چۆنە من لە کۆگای دەرمانش ئاماژەم بۆ بابەتەی کرد ئێمە بابەتی دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی بەندە لەسەر خواستی هاوڵاتیانمان یان پێویستی هاوڵاتیانمان کە هاوڵاتیانمان دێ ڕۆژانە چیان پێویستە ئەمە جەردی ساڵانەمان هەیە کە دەڵێن بۆ نمونە حەبی پاراستۆر لەوانەیە 3 میلیۆن 4 میلیۆن دانە 4 میلیۆن شیت خەرج بکرێتن لە ساڵێکە ئەمە ئەوی دەکڕین ئی دووەم ئی سێم ئی چارەم حەسەب پێداویستی ئەوانەی کە دەمێنن هەندێکیانمان لەوانەی لە 100 نەخۆشی دە نەخۆش پێویستی پێبینە ئەمە محاولە دەکەین لە 180 ئەو دەرمانانەی کە هەیە پێویستە بۆ هاوڵاتی دابینی بکەین پێمان باشە یەک لەو نەخۆشانە گەروەڕەکەی پێبێت بزانم لە دەرمانخانە چین ئەو دەرمانانی پێ ئەدرێ بۆی بەچاوی خۆشت ببینی کە ئەوەی نەخۆشەکی بۆم ببێت چەند دەرمانت دایتێ چەند دەرمانیەوە کردێ هەردووکت داینێ ئێستاوە مەسەن دوو دەرمانە هەردووک دەرمانی وەرگرتیە لە نەخنەوە یەکی دیکەش بینە داخۆ چی دیکەت هەیە ئێستا ئەگە بینی دەبین چ قەرەباڵغیەکە ڕۆژانە 700 نەخۆش سەردانی ئەو دەرمانخانەیەکە ئەگەر تو 700 نەخۆش بەس بۆ نمونە بەس ئەمەی پێ بدەی بەس یەک شڕوو ئەگە شڕۆبی بە $9 حسابکەی بزانە چەندەکە لە یەک بابەت ئەمە ناڵێم لە هەموو بابەتەکەن لە یەک بابەت بزان چەند خەرجەکە کە ئەمە بەس نەخۆشخانەیەکە
ئەمە وەکی باسم کرد 100 بنکەی تەندروستی و حەب نەخۆشخانەمان هەیە کە ڕۆژانە خزمەتی هاوڵاتیانەکەن ڕۆژانە دەرمانمان لێ خەرجەکری دەرمان دەینە هاوڵاتیانمان بەبێ بەرامبەر دکتۆر لەڕووی کوالیتیشەوە ئێوە چاودێری کوالیتی ئەو دا و دەرمان ئەو دەرمانانە کە ئێمە دەیکڕین نفسی ئەو دەرمانانەیان و کوالیتی کە لە ناو بازار هەیە ئەو دەرمانە نییە کە کەمترین نرخواننی هەموو کوالیتیان هەیە هەموو فەحسیان هەیە هەموو کوالیتی کۆنتترۆلی هەرێمی کوردستان کە بزەبێت ئەو دەرمانە ئیشەکە ئەو دەرمانە کوالیتی مەزبوطە ئەمە ئەو دەرمانە دابینەکەن بە هاوڵاتیان. ئامێری تیشکی ڕەنینی موگناتیزی ئامێرێکە زۆر کولفەی گەلێک زۆرە لەسەر حکوومەت ینی بەس دابینکردنی یەک ئامێر لە 2 ملیار هەتا 3 ملیارە ینی بەس دابینکردنەکەی جگە لە خەرجی مانگانە و ڕۆژانە و سیانەکردن و چاکردنەوە ئەوانە کە بە خۆشحاڵیەوە وەکو ژێرخانی تەندروستی وەکو ژێرخانی ئامێری پزیشکی ئەوانە لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئێمە ئەوانەمان هەیە وەکی باسم کە لە چەند نەخۆشخانە هەیە و جگە لە سیتیسکان و لە ئەشیاوانە کە ڕۆژانە ئێستا بە نەخۆشخانەی ئاشتی وە نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانی سۆرانی فێرکاری ڕۆژانە هەتا 50 بۆ 60 هاوڵاتی سوود لەو ڕەنینەدی لە تیشکی ڕەنی کە ئەگە ئەمەی بەراورد بکەین بەوەی کە ئەگەر وجودی نەبی یان نەبیتن ڕۆژانە ئەو هاوڵاتیانە 50 هاوڵاتی ئێمن دەبی سەردانی بازار بکە ئەگەر یەک ئەشیعی بگریتن لە دەرەوە بە 50 دلاری حساب بکەی بزانە ڕۆژی چەندەکە کە مانگانە تقریبا 1000 نەخۆشەکە بۆ نمونە 1000 هاوڵاتی ئێمە سەردانی بەس دوو شوێنەکە کە ئەمە لە کنەخۆمان کولفەیەکی زۆر کەم پارەی لێوەرەگرینە هاوڵاتیانمان ینی ڕۆژانە ئەمە لەوانەیە هەتا 1000 دلار 2000 دلار 3000 دلار ئەمە سوود بگەینە هاوڵاتیانمان کە خەرج نەکەن لە بازار. ئێرەش وەکی دیار ئەوە ئامێرێکی دیکەیە کە زۆر زەرزەڕوڕە بۆ حاڵەتە فریاکەوتنەکان و حاڵەتی ساردەکانیش کە بە خۆشحاڵیەوە ئێمە ئێستا لە نەخۆشخانەی ئاشتی لە نەخۆشخانەی لەدایکبوون لە نەخۆشخانەی مێرگەسۆر لە نەخۆشخانەی گشتی بلێ ئەو ئامێرانەمان هێستا و ئامێری سیتیسکانە بەس دابینکردنەکەی ملیارێک و نیو هەتا 2 ملیارە کە وەکو باسم کرد ئەو پارانە گە هەمووی لێک دێوە دەرخەری ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کاری جدی کردووە لەسەر بنیادنانی ژێرخانی تەندروستی لە هەموو حکوومەت و بە تایبەتی لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەڵام ئێمە پلانمان هەیە کە هەم ئامێری سیتیسکان هەم MRI بۆ نەخۆشخانەی گشتی چۆمانیش دابین بکەین کە ئەوە ئەگەر بۆ حاڵەتە فریاکەوتنەکانی لێک بدەوە لەوانەیە گیانی هەزاران نەخۆشی ڕزگار کردبی کە لەوانەیە لەبەر یەک ئامێر بنێر دێتە شاری هەولێر یان نەخۆشخانە تایبەتەکان لەوان لەو ڕێگیان لەدەستدا بەڵام بابوونی ئەو ئامێرە ئەو مەترسیانە کەمتر بووینەوە. ئێستا لە بەشی فریاکەوتنین لە نێو نەخۆشخانەی ئاشتی کە یەکێکە لەو بەشانەی 24 کاتژمێر لە ئێشکگیریدانە و لە خزمەتی نەخۆشدانە.
دکتۆر کامەران ئەگەر بۆمان باسکەی بەشی فریاکەوتن بە شێوەی 24 کاتژمێری ئێشگری دکتۆر و پەرستار لێرە ئامادەیان هەیە بخۆی ئەم قسمی فریاکەوتن لە نەخۆشخانەی ئاشتی کۆتاهێڵی شەڕکردنی مەی لە ئیدارەی سەربەخۆی سۆران یعنی هەموو قەزا و ناحیەکانی سەرجەم ئیدارەی سەربەخۆی سۆران هەمویان نەخۆش ئەگەر پێیان چارەسەر نەکە یان کێشەی هەبوو یان پزیشێک بەردەست نەبوو لە گوندەکان لە ناحیەکان لە حاجۆمەرە لە سێرچێ لە باڵندا لە هەر جێک لار سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران نەخۆشەکانمان بۆ دەنێن بۆ نەخۆشخانەی ئاشتی و بە تایبەتتر بەشی فریاکەوتن کە لێرە 24 کاژێر هەیە لێرە خزمەتێکی زۆرەکە یانی لە سعات 1 نیوەڕانی هەتا ڕۆژی پارتە سعات 8 بیانی 200 هەتا 300 هاوڵاتی جا چ نەخۆش بی چ سەردان کە سەردانمانەکەن لە قسمەکە ئاوا ڕۆژانە هەموو حالەتە گەرمەکانی تێدا شکاین تێدا بەربوونەوەی سووتانە دەعمە خوانەکە شەڕە لە هەموو بابەتەکان تێدا کە هەندێک جار لە دوای سعات 1 نیوەڕانی هەتا ڕۆژی پاشتر ڕۆژانە دا بۆ 20 نەشتەرگەریشی لێ دەکرێتن لە فریاکەوتن بە هەموو پسپۆڕە جیاوازیەکانەوە کە حالەتە گەرمەکان ئەوانی کە حالە ساردەکانیش داخل لەکرێن و ڕۆژی پاشتر دەستنە استشاری سەردان دکتۆر زۆر زار خەڵک لی ئەوە کاڵێن بە تایبەتی شەوان کە دێن یا نەخۆشێکیان پێ دکتۆری ئێشەگر دانەنیشتووە یا ئاگادارەکرێتەوە وەکو پێویست بە پیل نەخۆشەوە نایە لەسەر ئەمە ئەگەر ڕوونکردنەوە بدەیتە هاوڵاتیان ئەزانی چۆنە بابەتی فریاکەوتن بابەتێک کە ئەمە هاوڵاتیانی ئمە هەموو جا پێیان ئەڵێم تکا هەندێک لەسەرە خۆ بن ینی کات بدەن زۆر جار هەبووە لە تەواڕی ئێمە هاتینە سەردانمان کردیە حالەتێکی گەرم هاتیە خوانەکە بەربوونەوەی کە خوێن بەربوونێ کە شەڕێکی زۆرە شەڕی سووتانە نەخۆش لەوێ نەخۆشێکی سار تا تێ بۆ منەژانی ددانی هەیە دێ لەوێ دەکات کاکە لۆم بەڕێ ناکەن لۆ من عیلاج ناکەن چکە هەموو پزیشکەکان و کارمەندەکان زیاتر ئەولەویەتی نەخۆشە گەرمەکانن کە لە فریاکەوتن داخلە بن ئەوانی دیکە لەوانی و سعاتێکی پێ بچێتە چارەسەر بکردن پێش ئەوەی ئەمە دەست بەکاربن یەک ڕوونکردنەوە بدەم ئێمە لە نەخۆشخانەکانی سۆران یەک مقیم خەفەرە بوو ئێستا کردمان دوو پزیشکی نیشتەجێی دێرین هەر نەبوو ئێستامە هەموو ڕۆژێ سێ پزیشکی نیشتەجێی دێرین لە هەمان کاتدا خەفەرن یانی هەمان کاتدا مەوجودن لێرە جگە لە پزیشکی پسپۆڕ یانی ڕۆژانە 5 پزیشکمان هەیە کە چارەسەری نەخۆشەکان لەو فریاکەوتن پێشتر یەک دانە بوو جگە لەوەش لە نەخۆشخانە و ئاشتی ویلادەی سۆران مانگانە 100 هەتا 150 هاوڵاتی ئێمە لەبەر کەمی خزمەت گوزاری سەردانی شاری هەولێریانە کردیان ڕەوانەکەن ئێستا بە خۆشحالیەوە ئەمە کردیتمانە مانگی چل بۆ 6 نەخۆش کە ڕەوانەی هەولێرکەوە دەرخەری ئەوەیە ساڵانە ئەمە بەو دوو نەخۆشخانە 1200 هاوڵاتیان پێویستی بە شاری هەولێر نییەکەوە هەم لە ڕووی مەسرف هەم لە ڕووی سەردانکردن و هەم ڕۆ هاتوچۆ بۆ خەڵکی و لە لەباری کەش و هەوا ئەوان هەموو تەسی دەکە کە ئەوانە دەرخەری ئەوەرە کە بەڕێوبەراتی گشتی تەندروستی سۆران کاری لە پێشینێ و پلانی لە پێشینێمان خزمەتکردنی هاوڵاتیانە وی لێ بکەن ئەو نەخۆشخانەکانی سۆران بیتە هێڵی کۆتاییمە دیکە پێویستمان بە شاری هەولێر نەبێت. دکتۆر هەر لەسەر فریاکەوتن و پەیوەست بە نەخۆشخانەی ئاشتیەوەی جێگەی سەرنج و بابەتی خواردنی نەخۆش و هەروە پاکردنەوەی ئەمەش هەمووی لەسەر ئەستۆی حکوومەتە ئەزانی چۆنە بابەت ئەمە ئەگەر بیت و هەموو کۆی خەرجیەکانی وەزارەتی تەندروستی دابش بکەینە سەر ئەو نەخۆشانەی کە ئەمە عیلاجەکەین یعنی پارەیەکی گەڵە خەیاڵیەکە ئێستا مەسەن بۆ نمونەوە نەخۆشخانە یەک ئەوە کە ئێستا لێرەینە بەس بۆ گەرمکردنەوەی نەخۆشخانە لە وەرزی زستانە ئەمن بۆ یەک کاژێر گەرمکردنەوەی نەخۆشخانە پێویستن بە 1000 لیتری گازۆایل هەیە کە 1 لیتری بە 750 هەتا 1000 دینار یعنی یەک سەعاتی لەسەر من بە 1 ملیۆن دینار دەکەی وەکو حکوومەت پاکردنەوەی نەخۆشخانە کە لە ئەرکی کۆمپانیایە و دەبی جێبەجێ بکە و ڕۆژانە خاوێنکردنەوە تاقیمکردن ئینان و برنەوەوان هەموو لەسەر ئەو کۆمپانیایە مانگی بەز ئەو نەخۆشخانە 25 ملیۆن دینار بە خەرجیم هەیە بەز ئەو نەخۆشخان کە کۆی گشتی نەخۆشخانەکانی من بە 2 ساڵ بەس پاککەرەوەکەی 2 ملیار و 200 ملیۆن دینار لەسەر حکوومەتەکەوی جگەل لە خواردن کە ئەو نەخۆشانی کە سەردانەکەن مڕافقیان لەگەرە خەڵکیان لەگەرە خواردنیان پێدر لە سەرجەم نەخۆشخانەکانی من مانگانە 95 بۆ 100 ملیۆن بەس پارەی خواردنمە بۆ هاوڵاتیانمە کە لە دێنە خستەخانەکان و هەم ئیشگرەکان هەم نەخۆشخانەکە کە لا ئێمە خواردن وەرەگرن بابەتی ئەمبۆڵانس و ئەو ئۆتۆمبیلانە چارەسەر بۆ چونکە خەڵک زۆر گلەی یەکرد ئۆتۆمبیلەکان وەکو پێویستنی ئەزانین چۆنە ئەمە لە سۆران وەکو باسی ئەمبۆڵانس و سیارەی گواستنەوە بکە ئەمە دووربی لە ڕووتان مردن ئینشاڵڵا خوامان پارێزی و خوا عەمر درێژتان کە مردنمان هەیە کە دەبی تەرمەکانیش ئەمە بگوازینەوە نەخۆشەکان هەمە گوازنەوە هێلی 122 نەخۆشەکانی گەرمیش هەرەمە دامەک بی شتێک بی ئەمە دەگوازینەوە
یعنی بەڕاستی ئەرکێکی زۆرمان لەسرە بەس دیسانەوەش ئێمە ئەو ساڵ توانیمانە 2 ئامبولانس دابین بکەین بۆ بەڕێوەبەراتەکانی خۆمان زایدەن ئێستا ڕەزامەندی کشمان وەرگرتێ لە ئەنجومەنی وەزیران کە 10 ئامبولانسی مۆدیل نوێ 0 کیلومتریش بۆ ئێمە دابین بکرێ بۆی هەم ئامبولانسەکانمان کە مۆدیلیان کۆنە نوێ بکەینەوە هەم ڕێژەشیان زۆربی بۆی بتوانین باشتر خزمەتی هاوڵاتیانمان بدەین. دەستا خۆش بێ. بینەرانی زاری کرمانچی لەگەڵتان بەردەوامین ئێستا یەکێک لە خزمەتگوزاریە تەندروستیە گرنگەکان هەر لە نێو نەخۆشخانەی ئاشتی ئەوەی لە پشتەمە دیارە بەشی شوشتنی گورچیلەیە کە هەفتانە نەخۆشێکی زۆر لە سنووری ئیدارەی سۆران ڕوو لەو سنتەرە ئەکا بۆ شوشتنی گورچیلە ئەگەر بێت و ئەوەی جێگەی سەرنجە بەرزی نرخی ئەو سنتەرە گورچیلێ بۆ نەخۆش ئەگەر لە دەرەوە بیکاتن خەرجیەکی زۆری ئەکەوێتە سەرشان بەڵام بەو پێی ئێستا ئەم سنتەرە لێرە هەیە نەخۆش خەرجیەکی زۆری لە کۆڵ ئەبێتەوە لە هەمان کاتیشە لە پلانی بەڕێوەبەرایەتی گشتی هەیەکەوە 2 سنتەری تر لە سنووری ئیدارەی سۆران بکرێتەوە لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران بەشی سنتەری گورچیلەش بەسەر دەکەینەوە. دکتۆر کامەران ئەوە شێچێکە لە بەش و خزمەتگوزاریە گرنگەکان بۆ نەخۆش ئەگەر بۆمان باسکەی هەفتانە چەند نەخۆش دێتە ئەو بەشە و گورچیلەی بۆ دەشۆردرێ. ئێمە لە بەشی شوشتنەوەی گورچیلە لە نەخۆشخانەی ئاشتی فێرکاری دا بێدی نەخۆش ینی دەتوانین هەیتمان ئێستا بەردەستە کە خزمەتی مانگانە و ڕۆژانە دەگەین 40 هەتا 50 نەخۆش کە ئەو نەخۆشانە دەبی هەفتێ 2 جار لە سنووری ئیدارەی سەر بەخۆی سۆران هەندێک جا لە نەخۆشی شارەدەی یان ئێستا قەزایە پێمابی سەردانی سۆرانیش دەکەن کە هەفتانە 2 جار دەیبێن کە تێچووی هەر نەخۆشێک 70 دلارە بۆ شوشتنەوەی گورچیلەکەی کە ئەگەر بێت و ئەو بەشەدا بخرێت هاوڵاتیانمان دەیویستن نەخۆشخانە ئەهلیەکان کە لەوانەیە بۆ هەر جارێک 300 بۆ 400 دلار خەرجی لەسەر خەڵک بکەوێت بۆ ئەمە بەستە ئێمە بۆی بتوانین ڕێ و هاتوچۆی هاوڵاتیانمان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کەم بکەینەوە چونکە بەهۆی بەرفراوانی سنووری جوگرافی ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر جار ئاستەنگیان هەیە لە کاتە ناخۆشەکان لە کاتی نانەباری کەشوهەوا یان هەندێک جار تەکلیفە لەسەر نەخۆش کە سەردانی نەخۆشخانەکانمان بکەن بۆی ئەمە پلانماندانە و ئامێری پێویستیشمان دابین کردیە و کاربەندی پێویستیشمان نارێتە خولێکی تایبەت بۆی شوشتنی گورچیلە لە نەخۆشخانەکانی قەزای مێرگە سۆر و قەزای چۆمان بکەینەوە کە لە پێش سەری ساڵ هەردووکیان دەکەونە خزمەت هاوڵاتیانی ئێمە. بینەرانی بەڕێز بابەتێکی تر کە لە نێو نەخۆشخانەکان نەکرێت جێگەی گرنگی پێدان و قسە لەسەرکردن بێ بابەتی سەوزایی و ژینگێ بۆ ئەوی بزانین لە نێو نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران تا چەند گرنگی پێداوە. دکتۆر کامەران بابەتی ژینگە و تەندروستی و بە تایبەتی سەوزایی لە نێو نەخۆشخانەکان تا چەند بۆتە جێگەی گرنگی پێدانی ئێوە؟ بەڕاستی بە خۆت هەروەکی جەنابتان نەزانن نەخۆشخانەکان شوێنێکی تایبەتە کە نەخۆشەکانمان سەردانەکەن هەم دەبی لە ڕووی جەستەیەوە ئارام بن هەم لە ڕووی دەرونیەوە وەکو چۆن لە بابەتی تەندروستیەکان بوونی سەوزایی بوونی دارودرێغ هەستێکی خۆش و ئارام دەدات بە نەخۆشەکان بە مەبەستە ماوساڵ هەردوو نەخۆشخانەکانی ئاشتی و ویلادە هەمومان لە بابەتی سەوزایی لە بابەتی ڕووناکردنەوەی شەوانە لە بابەتی دانیشتنی کورسی دانا لە ناو فریزەکان و دانیشتن لە ناویان ئێمە گرنگێکی زۆرمان پێدا تقریبان مانگێک پێش ئێستا هەموو کارەکانی بە کۆتا هات وەکو دەبینی سەوزایەکی زۆر هەیە پلانیشمان هەیە هێشتا ڕێژەی سەوزایی و ڕێژەی دارودرەخت و ڕێژەی گوڵی جوانی چواروەرزە لە نەخۆشخانەکانمان زیاد بکەن. جێ شتێکی تر هە لە نێو نەخۆشخانەی ئاشتی فێرکاری جێگەی سەرنجە ئاڵایەکی گەورەی کوردستان هەڵکراوە ئەگەر باسی و ئالایشمان بۆ بکەی ئەمە ئەمن بۆ خۆم ڕایەکی تایبەتم هەیە لە بابەتی ئیش و کار لە بابەتی حکومیەکان ئێمە هەموو جا دەبێ بابەتی نەتەواتی بابەتی ئاستی هەستی نەتەواتی خۆمان سزا پشتگوێ نەخەین ئێمە هەر کارێک دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان هەر خزمەت گوزارێکی پێشکەش دەکەین ئەگەر بێت و ئەو ئاڵایی ئێمە نەشەکێتەوە ئەو ئاڵایی ئێمە لەسەر سەرمان نەبی کەواتامە هیچمان نەکرد ئەمن زیاتر وەکو سیمبۆلێک بۆ لە کاتی خۆی بۆ هەم پشتگیری شاری کەرکووک کە هەندێک ئاژاوی تێکەت و هەندێک کێشەی تێدا بوو هەمیش بۆ
ڕۆژی ڕیفراندۆمی سربەخۆی ساڵیادەکەی کە ساڵیادی 6 ساڵانەی بوو ئێمە ئاڵایەکی گەورەمان لە حوشەی نەخۆشخانەی ئاشتیدانە کە بەرزەکەی 32 مترە و ئەو ئاڵایە کە پێشەوە لێکێنراوە 8 متر پانیەکەی و 13 متریش درێژەکەیتی ئێمە هیواخوازیین لەژێر سێبەریە و ئاڵایە ڕۆژێکی بتوانین دەوڵەتی کوردی ڕابگەینەوە ئاڵای هەتا بشکێتەوە. بینەرانی بەڕێز لەگەڵتان بەردەوامە بین و چاوتان لەسەر شاشەی زاری کرمانجی بێ هێشتا پرۆگرامەکەمان کۆتایی نەهاتووە. دکتۆر کامەران ئێستا ئەمانەوێت لەو بەشەی پرۆگرام قسە لەسەر بوونی دەرمانخانە و نۆرینگەکان بکەین لە بەتایبەتی ئەگەر سنتەری قەزای ناوەندی سۆران وەربگرین ئەبینین ڕێژێکی زۆری دەرمانخانە و نۆرینگە هەنە ئەوانە لە ژێر چاودێری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆرانن. بەخۆی زین چۆنە بابەتی دەرمانخانەکان پەیوەستن بە سندیکاکانی پەیوەندیدار مەسەن سندیکای پزیشکان سندیکای پزیشکانی دان سندیکای دەرمانسازان ئەو بابەتانە هەموو مۆڵەتەکان لەوێ دەدرێت بەڵام ئەمە بە حکمی ئەوەی زیاتر دەمانەوێ بابەتەکان ڕێک بخینەوە چەند جارێک لەگە سندیکاش دانیشتینە قسەمان لەیە کردیا دەمانێت بابەتی کردنەوەی نۆڕینگەکان کردنەوەی تاقیگاکان فرۆشتنی دەرمان فرۆشتنی وان بە هەموو نرخە جیاوازەکان کە دەکرێت لە سۆران ڕێکیان بخینەوە ئێمە ئاگادارکردنەوەیکمان بۆ هەموو نۆڕینگەکان و پزیشکان داوە کە دەبێت سەردامامکە خۆیان تۆمار بکەن بۆ ماوەی 2 مانگ لە مانگی 11 ئەو 2 مانگە تەواوی یانی دەبێت هەموو خۆیان تۆمار بکەن ئەو کاتی ئەمە بڕیارە دەین کامە نۆڕینگە دەی بمینی کامە نۆڕینگە یاساییە کامای نایاساییە و دەبێت ڕێنەمای نویان بێت کە دەبێت کامە دەرمان بفرۆشی کامەی دەبێت لەو شوێنە هەبی یان لەمە بۆ دووە ئێمە لە بابەتی کردنەوەی نۆڕینگاکان کە ئێستا بێسەروبەریەکی زۆری پێدیار لە ناو بازار دەمانەوێت خۆمان شوێنی کردنەوەی نۆڕینگەکان پێشنیار بکەین بۆ هاوڵاتیان کە دەبێت لەو شوێنە ئەگە حەز لێ نۆڕینگە بکە دەبێت لەو شوێنە بیکەوە ئەگەرنا ناکرێ بینی نۆڕینگەکان هەموو دیوار بە دیوار بیان نزیکێک چکە هەر کەسێک لە دەرەوە ئەگەر بیبینی پازانێمە کۆمەلگایەکی نەخۆشی یان سیمایەکی گەلک ناشرین بە شاری ئێمە دەدا بابەتەکە ڕێگە خینەوە مۆی دەکەین ڕێژەی دەرمانخانەکان نۆڕینگەکانمان زۆر کەم بکەینەوە و زیاتر پەرش و بڵاویشی بکەین بۆی هاوڵاتیان زووتر بگەن بە نۆڕینگەکان و دەرمانخانەکان. لە ڕۆی چاودێری نرخیشەوە ئێستا لە نۆرینگەکان ئێستا هەندێک خەڵک گلەی ئەکاڵێن بلیتی نەخۆش یا لە دکتۆرێک لە دکتۆرێکی تر زۆر بەرزە لەمەش ئەوە ئەکرین نرخەکە داشکاندنێک بکرێ نرخەکە ئەوە نرخێشی ئازادە ئەزانین چۆنە نرخەکان ئازاد نیە هەموو بەپێی قانون ڕێکخرا مەسەلەن بۆ نمونە پزیشکێک ماجستەری هەیە یەک دکتۆرای هەیە یەک بۆردی هەیە یەک دووسێ بۆردی هەیە یەک پرۆفیسۆرە یەک یاردەدەری پرۆفیسۆرە ئەوانە بەپێی یاسا هەمویان قاڵبندی کران کە دەبێت لە 5,000 10,000 15,000 20,000 25,000 نرخی بلیتەکەی بی بەڵام ئەوەی جێی باسە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سوان هیچێک لەو یاسانە جێبەجێ نەکرایە هەموو نرخەکان 10,000 و 15,000 ینی ژێر نرخی خۆیتی نەک نرخەکە زیاتربی لەبەرەوەی ئەمە نرخەکانمان پێ باشە و زۆربەی دکتۆرەکانیشمان نرخی حەقی خۆیان کە یاسا بۆی دانا وەرناگرن. لە نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانی فێرکارین لە سۆران دکتۆر کامەران ئێستا ئەوەی لە پشت ئێمەوە ئەبیندرێ زۆرێک لە ئیشکردنە لە بەشێکی تازە ئەمە بۆ چیە و لە چی پێک دێت؟ ئێمە ئێستا لە نەخۆشخانەیەکی گرنگی لە سنتەری ئیدارەی سەربەخۆی سۆران کە نەخۆشخانە لەدایکبوون و منداڵانی فێرکاری سۆرانە کاگە یەک ئاماری گچکە بدەم لەو نەخۆشخانە ئەمە لە ماوەی 6 مانگی یەکەمی ئەو ساڵ بە دیاریکراوی 83,000 سەردانکەر و نەخۆشمان بەڕێ کردو لەو نەخۆشخانەیە کە زیاتر لە 5,000 منداڵ لەدایک بووە ڕۆژانە 30 بۆ 40 منداڵ لەدایک بوو نەشتەرگەری جۆراوجۆری منداڵان و ئافرەتان لێرە دەکرێتن بە خۆشحاڵیەوە کە وامان کردووە نارێم 100% بە 95 نەخۆشەکانی منداڵان و لەدایک بوون پێویستی بە شاری هەولێر نیە لەو نەخۆشخانەیە کرد بە سەرجەم قەزا و ناحیەکان کە حالەیەکن و دێنێرن بۆ ئەو نەخۆشخان لێرە جێبەجێکرێت. ئێمە هەروەکو باسمان کرد نەخۆشخانەی ئاشتی فێرکاری کە بابەتی سیستەم و ئەوانە لێرە دیسان هەمان کێشەمان هەیە ئەمە بۆ حەلکردنی ئەم کێشەی هەستاینە بە دروستکردنی هۆڵێکی پێشوازی بە سەروبەری گەورە کە هەم
شوێنی یاریکردنی منداڵانی تێدایە چکە نەخۆشخانەی منداڵانی شێرە منداڵێکی زۆر سەردانیەکە بەشێکی دەبێتە ئی منداڵان یاریتیاکەن بەشەکەی دیکەش دەبێتە هۆڵی چاوەڕوانی بۆ ئەو دایکانە یان بۆ منداڵان کە دانەوێت سەردانی ڕاوێژکاریەکان بکەن کە ئەویش دەکرێتە سیستەم وەکی نەخۆشخانەی ئاشتی تیکێتە بڕی و دەچێ ژۆرێ و بە سڕی خۆت و بەبێ پاڵپاڵین و بەبێ واستە بەبێ ئیزعاجی ئەوانە دەست نەژۆرەوە یعنی ئەم بەشەنەوەمە بیتە هۆڵی پێشوازی بەڵێ هەم دەبیتە هۆڵی پێشوازی هەم دەبیتە پارچەیەک بۆ شوێنی منداڵ یاریکردنی منداڵان باشە دەستان خۆش بێجا بچین لە ژوورەوەش چەند بەشێکی بەسەر بکەینەوە هەر لە نێو نەخۆشخانەی دەدەین فریاکەوتنی منداڵان بەسەر ئەکەینەوە لەگەڵ ئەو قاوشانەی کە تایبەتن بە خەواندنی منداڵ و هاوڵی نەخۆش پێشتر لێرە هەندێک گرفت هەبووە لەوەی کە قاوشەکان بێسەروبەری پێوە دیار بۆ خەڵک داوای ئەکرد بۆ ئەوەی بتوانرێت جیا بکرێنەوە بەڵام دیارە ئێستا وەکو ئەبیندرێ دکتۆر کامەران ئەگەر باسی ئەو قاوشەمان بۆ بکەی کە تایبەتە بە خەواندنی منداڵ و چاودێریکردنیان ئێمە هەروەکو باسمان کرد نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانی سۆران لە دوو بەش پێک دێ یەک خزمەتگوزاری پێشکەش بە ئافرەتان و ئافرەتانی دووگیان دەکە و بەشەکەی تری خزمەتگوزاری پێشکەش بە منداڵان دەکە ینی ئەگە کۆی گشتی لێک دەوێت دوو نەخۆشخانەی لە ناو یەک نەخۆشخانە ئێمە هەموو هەوڵێکماندا کە ئەو نەخۆشخانە هیچ کەم و کورتێکی نەبی لە ئاست خزمەتگوزاریە تەندروستەکان بەڵام ئێستا مەسەن ئەگەر بۆ نمونە بەس منداڵان وەربگرین ڕۆژانە 200 تا 300 منداڵ سەردانی ئەم نەخۆشخانەیە دەکە کامە ڕێژەیەکی زۆرە بۆی ئێمە بە پێویستمانزانی کارێکی جددی بکەین پرۆپۆزەڵ و پرۆژەیەک ئامادە بکەین بۆی نەخۆشخانەیەکی منداڵان لە ئیداری سەربەخۆی سۆران جوداکەینەوە و دروستی بکەین بە خۆشحاڵیەوە لە پشت هەر ئەم نەخۆشخانەی زەویەکی بەتاڵمان هەیە زەویەکەمان ئامادەیە پرۆپۆزەریشمان ئامادە کردە پێشکەشمان کردێ لە پرۆژە استراتیژیەکانی ساڵی 2024-25 ئیدارەی سەربەخۆی سۆران ینی نەخۆشخانەشتری لە دایکبوون و منداڵان دروستەکرێت لە دایکبوون منداڵان بەس منداڵە لێرە ئێستا وەکو ئەبیندرێت تا قاوشی تایبەت بە پیاوانیش جیاکراوەتەوە پێشتر وەکو بڵێ خەڵک گلەی هەبوو لەوەی کە تێکەڵ بوو ینی پیا و ئافرەت هەندێک جار تێکەڵە بوو لەوەش گلەی دەهاتە سەر کارژێری نەخۆشخانە ئەمە ئێستا بە یەک ژووری بۆ تایبەت بە پیاوان دەستنیشان چۆنە ئەو بابەتانە کە بەکرانەوەی بەڕێوبەراتی گشتی ئەمە دێنێ ناو کڕۆکی بابەتەکان کە وەکو ئاماژەم پێدا ئێمە پلانەکانمان لەسەر گلەیی و گلەیەکانی هاوڵاتیانمە کە تەندروستیەکڕی ئێمە هەموو ئامانجبان نەهێشتنی ئەو کەم و کوڕیانەیە نەهێشتنی ئەو گلەیانە یەکێک شلەوانە ئەمەیە کە کردیسمان بە دیاریکراوی زۆر ئیشی دیکەمان کردیە بەڵام ئەوەی سەردانەکە زیاتر بە چاوی خۆی بینی زیاتر هەست پێ دەکە ناکرێت و بەخسە هەندێک بابەت بەڵام لە ڕۆی خزمەتگوزاری لە ڕۆی وەرگرتنی نەخۆش لە ڕووی چارەسەرکردن لە بابەتی دەرمانەکان لە بابەتی شێوازی خەواندن و پێشکەشکردنی خزمەتگوزارەکان گۆڕانکاریێکی بەرچاومان کردووە بەڵام ئەوەی تر دەوێت هاوڵاتی بە خۆی بڕیار بدا و هاوڵاتی زیاتر دەرک و هەست بەو بابەتە دەکات شتێکی تر لای خەڵک جێگەی گلەی بوو بوونی هەندێک کارگوزاری پیا و ئەمانە لە نێو نەخۆشخانەی لەدایک بوون و منداڵان بۆ پێکە ئافرەت زیاتر و لەو نەخۆشخانەیەەکە بۆ ئەمەش بیرتان لەوە کردیتەوە کە چارەسەرێک چەند بابەتە ئێمە لە ماوەی دووسێ هەفتەی ڕابردوو کارمان لەسەر ئەو بابەتە کردیەوە بڕیارێکشمان داوەکە دەبێ هەم کارمەندی تەندروستی پیاو و هەم ئەو کرێکار و ئەو ژینگە پارێزانەی کە لەم نەخۆشخانەیەکە پیاون نابی لەم نەخۆشخانەیە ببینین دەیویستە نەخۆشخانەکانی دیکە داهەنگوازینەوە کارمەندی تەندروستی ئافرەت و کارگوزار و ژینگە پارێزی ئافرەت دەینەوە نەخۆشخانەیە چونکە ئەمە دەمانەوێت کە نەخۆش سەردانێک کە زیاتر ئافرەتە یان کە منداڵ دایکی لەگەرە بۆی بتوانانی زیاتر بەحەسێتەوە هەست بە ئارایم بکە بتوانین هەردووکی هەم ئەوانی خزمەتیەکەن هەم نەخۆشەکان لێک نزیک بن بۆی بە ئاسوودەی لێرە چارەسەر بکرێت. بینەرانی بەڕێز هەر لە نێو نەخۆشخانەی لەدایک بوون و منداڵان بەشێکی تایبەت کراوەتەوە کە تایبەتە بە خزمەتگوزاری منداڵان دکتۆر کامەران ئەگەر باسی ئەو بەشە نوێمان بۆ بکەی کە تازە کراوەتەوە و ئامان سانسی بوو لەکردنەوەی ئەو بەشە ئێمە
لە سەرەتا کە زۆر سەردانمان نەکرد دەمانبینی دایکەکانمان خوشکەکانمان لە کاتی سەردانی ئەو نەخۆشخانە یان منداڵەکانیان دەینان لەگە خۆیان کێشیان هەبوو چونکە نەخۆشیە 2 ڕۆژ 3 ڕۆژیان هەفتەیەک ئەمینیتەوە کێشەی هەبوو لە جلشۆرینی منداڵەکەی گۆڕین و خاوێنکردنەوە پاکردنەوەی منداڵەکەی یان زۆر منداڵەکە لەوانەیە لە ڕۆژێکدا 3 جار 4 جار گۆڕدرابە لەبەرەوەی لەوان خوانە خواستە تووشی نەخۆشی سحال و ڕشانەوە بیانی دوو لە ڕووی جەنابان بۆی ئەمە بیرمان کردەوە لۆی هەم پاک و خاوێنی نەخۆشخانە تێک نەچی هەم بتوانین خزمەتگوزارێکی تایبەت وەکو لە ماڵ جوانتر پێشکەش بە هاوڵاتیانمان بکەین ئێمە ژوورێکی خزمەتگوزاری منداڵانمان داهێنە کە لێرە دەتوانین منداڵەکانمان لێرە ئافرەتان دێن دایکەکان منداڵەکەی خوان لێرە سەریان نەشۆن لێرە دەتوانن بیگۆڕن لەسەر ئەو شوێنە کە شوێنێکی نەرمیشە لێرە منداڵەکانیان دادەنێن و جلوبەرگیان لەبەرەکەنەوە لێرەش غەسالەمان بۆ دابین کردووە کە دەتوانن جلوبەرگیان بشۆن و لەولاش سۆبەی زەیتیمان بۆ دانا جلوبەرگی منداڵەکانیان وشکەکەنەوە دەتوان بەکاری بینن و بۆنی حەفازە و ئەو پیسی و پۆخلیە کەشمان لێرە شوێنێکمان بۆ داناوە کە لێرە یەکسەر حەفازە و شتەکانیان فڕدەن لە خوارێک کۆ دەکرێتەوە لە دەرەوەی نەخۆشخانە ئێوە کوبڵێ ئەو ژوورە خزمەتگوزاری شتێکی تازەی لە نێو نەخۆشخانە هەم شتێکی تازەی لە نەخۆشخانە حکومیەکان و لە نەخۆشخانە ئەهلیەکانیش هیچ ئەو ژوورە بوونی نییە ئەوە شتێک بوو تایبەت بە ئێمە کە ئێستا زۆر نەخۆشخانە ئەهلیەکانیش لەسەر ئەو بابەتە ئیشەکەن و بۆ خۆیان دابینەکەن بینەرانی زاری کرمانجی لە دوابەشی ئەم پرۆگرامە مەیدانیە لەگەڵ دکتۆر کامەران مەلا محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران ئێستا لەسەر پارچە زەویەکی بەتاڵین بۆ ئەوەی لێ بپرسیم زانین ئەو پارچە زەویە بەتاڵە بۆچی ئامادەکراوە و ئەیانەوێتی لەسەر دروست بکەن لە زاری خۆیەوە بە ئەمە ڕوونکاتەوە دکتۆر کامەران ئەم پارچە زەویە بۆچیە؟ ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونماندا کورتە ڤیددیۆیەکمان بڵاو کردەوە هەندێک بەڵێنمان بە هاوڵاتیانماندا هەندێک قسەمان کردن نە قسەی گەورە کە بتوانین جێبەجێیان بکەین یەکێک لەو بەڵێنانێک کە ئێمە پەیماندا بوو دروستکردنی سنتەری چارەسەری نەخۆشیەکانی شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن بووە ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونماندا پلانمان دانا و ئەو زەویە کە 5500 مەترە وەرمانگرتووە بۆ سنتەری شێرپەنجە دیزاینمان ئامادە کردووە پرۆپۆزاڵمان ئامادە کرد هەتاوەکو پێشکەش ئیدارەی سەربەخۆی سۆرانمان کردیە و هەتا ئەنجومەنی وەزیرانیشمان بردووە و لە پلانی ساڵی 2024-25 ئیدارەی سەربەخۆی سۆران و وەزارەتی تەندروستیمان داناوە کە ئەمە ئەم بیرۆکەی لە جەهات ینی بەڕاستی هاوڵاتیانی ئێمە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوانەی کە تووشی نەخۆش شێرپەنجەی بوویان نەخۆشەکانی خوێن بووینە زۆر جار بۆ لێدانی دەرزیەک بۆ بینی پزیشکێک بۆ بینینی هەندێک ئامیری نوێ لەوانەیە بچن بە ڕۆژان لە سنتەرەکانی هەولێری چاوەڕێ بکەن ماڵیان لەوێ نیە لەوانەیە بە هۆتێلەکان ببینەوە لەوانی لە پێش دەرکای نەخۆشخانەکان بمێنەوە هەلێرە دەمەوەی بەڵێنەکانی خۆم کە دایتم پێتان بڵێ مەوە بەڵێنمان بە هاوڵاتیانی خۆماندایە دڵنیاشان نەکەن لە چەند ساڵی داهاتوو کەرتی تەندروستی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران وای لێ دێ کە هاوڵاتیانمان لە کەرتی تایبەتەوە بینە کەرتی حکوومەت خوان چارەسەر بکەم دەستان خۆش بێکا دکتۆر سپاس بۆ تۆ کە بە شێوەیەکی مەیدانی لەگەڵمان بووی بینەرانی زاری کرمانجی کۆتایی بەم پرۆگرامە مەیدانیە دێنین ئەوەی ئێستا لەسەری وەستا بووین پارچە زەویەکی بەتاڵە لە پلانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆرانە بۆ ساڵی داهاتوو بەردی بناغی سنتەرێکی تایبەت بە نەخۆشی شێرپەنجەی لێدا بنێتن کۆتایی بەم پرۆگرامە دێنین ومێد دەکەین هیچ هاوڵاتیەک پێویستی بە دا و دەرمان و نەخۆشخانە نەبێ بەڵام لە ماوەی 1 ساڵی دەست بەکاربوونی کردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران دەردەکەوێت کە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم گرنگێکی زۆریان بە سێکتەری تەندروستی داوە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تا لە پرۆگرامێکی نوێ پێتان نەگەینەوە کاتێکی شاد بۆ هەموو لایەکتان و کوردستان هەمیشە ئاوەدان کاک دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونەوە ماندوومان کردن دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونەوە